سڵاو من ئامان نەزمەدین لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتانم. بەرنامەیم ڕۆمان لە دوو دەوەر پێکهاتووە. لە تەوەری یەکەمی بەرنامەکە تایبەتە بە ئامادەکاریەکان بۆ ڕزگارکردنەوەی مووسڵ، ئەویش بە میوانداری بەڕێز حسین جەیفی پارێزگاری پێشووی مووسڵ و سەرکردەی و هێزەی کە بە حەشدی وەتەنی لەو ناوچەیە ناسراوە. لە تەوەری دووەمی بەرنامەکە قسە لەسەر بڵاوبوونەوەی پرسیارەکانی تاقیکردنەوەی قۆناغی 12 ئامادەی یەکەین، ئەویش بە میوانداری هەریەکە لە بەڕێوەبەری پەروەردەی چۆمان و بەڕێوەبەری پەروەردەی دەربەنی خان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەەوە دەست پێیەکی. هەوڵەکان بۆ ئازادکردنەوەی مووسڵ درێژەی هەیە. هێزێکی زۆری عێراقی بە ئامێر و چەکی قورسەوە ڕوویان لە ناوچەکانی سنووری مەخمور کردووە. بەڵام تا ئێستا دیار نییە کە کاژمێری سفر بۆم ئۆپەراسیۆنەکەی دەبێت. ئایا هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی حەشدی شعبی بەشدار دەبن لە ڕزگارکردنەوەی مووسڵ؟ ئایندەی ئەم پارێزگایە چی دەبێت؟ دەکرێتە هەرێمێکی سربەخۆ یان وەک بارودۆخی پێش داگیرکردنی لەلایەن داعشەوە دەمێنێتەوە؟ بۆ مەبەستە حسین جەیفی پارێزگاری پێشووی مووسڵ میوانمانە. پەڕێز حسین جەیفی ئەم کاتت باش ئەگەر گوێت لە منە یاکەم پرسیارم لەوە دەست پێکەین کە لەم ڕۆژانەدا هێزێکی زۆری عێراقی بە ئامێر و چەکی قورسەوە لە ناوچەکانی دەوروبەری مەخمور جێگیر کراون و پەیتا پەیتا هێزی پشتیوانیان بۆ دێت. ئەکرێت پێمان بڵێ کە ئایا ئازادکردنەوەی مووسڵ نزیکە؟ بەڵێ بێگومان کاتی دەتوانین بڵین کەەوە نزیک بۆتەوە ئەم ئۆپراسیۆنە پرۆسیج کردەیە بۆ ڕزگارکردنی مووسڵ ئەم هێزەیکەوە هاتووە بەرەو گەیارە دەڕوات، هەروەها لەوێشەوە بەرەو ئاراستەی مووسڵ دەڕوات. لە هەمان کاتدا هێزێکی دیکە هەیە لە قۆڵی دووەمەوە، میحوەری دووەم بریتە لە میحوەری باکوور، لەوێشەوە هێزی پێشمەرگە بەرەو ئاراستە لەگەڵ هاوپەیمانان بە پاڵپشتی هاوپەیمانی نێودەوڵەتی ئاراستە دەڕوات. هەروە پێم وایە ئەم ئۆپەراسیۆنە بوونی ئەم هێزە بۆ گەیشتنی بۆ مەخمور بە تایبەتیشکەوە تانک و زرێپۆشی تێدا هەیە بە تەواوەتی. ئەمە پێمان وایەکەوە ئێمە لە بەردەم پرۆسەیەکی ڕاستەقینەداین بڵێم بۆ ئۆپەراسیۆن ڕزگارکردنی مووسڵ. زۆر باشە، کەواتە مادەم ناوی پێشمەرگەت هێنا پێشمەرگەش بەشدارە بێت لە ئازادکردنەوەی مووسڵە، بەڵام بە چه ئالێتێک پێشمەرگە بەشدارە بێت؟ وەکو هێزێکی شەڕکەر لە پێشەوە بن یان نەخێر وەکو هێزی ئیسناد یان ئەوەی پێڵێن هێزی پشتیوانی؟ بەڵێ بە وەڕکردنەوەی زیاتر دەتوانین بڵێنکەوە پۆڕۆسی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ کۆمەڵی قۆناغە یاخود دوو مێحوەرە، هەر لە مێحوەرێکدا بە ئازادەنا جم و جۆڵ دەکا. محوەری یەکەم بریتە لە مێحوەری باشوورکەوە هێزەکانی باشوور سوپای عێراق لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی ئەم هێزانە ئێستا لە مەخمور هەن بەرەو ئاراستەی گەیارە دەڕۆن و لەوێشەوە بەرەو باکووری بەرە مووسڵ دەڕۆن. ئەمە سوپای عێراقیە. لەلا کاتێکێدا هێزی پێشمەرگە کۆنتڕۆڵی بەشەکانی دەوروبەری ڕۆژهاڵات و باکوور هەروەها بەشێکی دیکە لە ڕۆژئاوای مووسڵ دەکات و پێم وایەکەوە ئازادکردنی شاری مووسڵ دەتوانین بڵێن لە دوو مێحوەری باکوور و باشوورەوە یاخود لە باکووری دەست پێ دەکات کە برە سوپای عێراقیەوەیە، هەروەها مێحوەری دووەمیش کە بریتە لە باکوور و ڕۆژهاڵات و بەشێک لە ڕۆژئاوا بەدەست هێزی پێشمەرگەوەیە. سۆنیەتی بەشداریکردنی پێشمەرگە لەم شەڕەدا بەڵێ بێگومانەوە قسەی زۆری لەسەر کراوە، بەڵێم بێگومانەوە کەوا هێزی پێشمەرگە دەیانەوێت بچنە دەوروبەری مووسڵ و گەیشتن بە تلکێف و باشیک و ناوچەکانی دیکەی دەشتینەینەوە. هەروەها ئەم ناوچانەش نزیکن لە پارێزگای لە مووسڵی مووسڵەوە، بەڵام خودی سنتەری مووسڵەوە پێمان وایە کەوا خەڵکی مووسڵ لە حەشدی وەتەنی و حەشدی وەتەنی لەگەڵ هێزی پێشمەرگە لەوانەیە ئەوان
بەشداری بکەن لە نێو سنتەری شاری مووسڵدا بەڵێ بێگومان بە پاڵپشتی پێشمەرگە و هاوپەیمانی نێودەوڵەتیەوە دەبێت زۆر باشە هەروە ئەگەر هاتوو حەشدی وەتەنی سەرکەوتوو بوو لەمەدا ئەو کاتا پێشمەرگە گرنگی دەدەن بە ناوچەکانیان کەوا پێشتر دەیبوون هەروەها دواتریش تەواوی ناوچە هێزەکانی دیکە لە حەشدی وەتەنی و سوپای عێراقیش بەڵام ئەگەر هاتوو سوپای عێراق نەیتوانی و بۆشایی لەو ناوچەیەدا دروست بوو ئەو کاتە لەلایەن هێزی پێشمەرگە و جوڵان پێدەگرێت باشە کەواتە ئێوە ڕێکەوتنێکی پێشوەختەتان لەگەڵ هێزی پێشمەرگەدا هەیە بۆ مەبەستە بەڵێ من ناتوانم بڵێم کەەوە بنێم ڕێکەوتمان هەیە بەڵام دەتوانم بڵێم کەەوە دەتوانێت هەمانجێکی تەواومان هەیە جوڵەیەکی هاوبەشمان هەیە ئێمە هۆزی پێشمەرگە ئێمە جوڵەی ئێمە و کاری ئێمە بە هەمانجی تەواو لەگەڵ پێشمەرگەیە بەڵام ئەمە دیدگایەکە پێمان وایەکەوە قبولکراوە لە لای ئێمە چونکە هێزی پێشمەرگە لە بەردەمیدا چەندی ناوچە هەیە پێشتریش لێ بووە لەوانە لە تلکێف و لە باشیک و هەروە لە دەشتی نینەوە پێویستی بعد پێویستی بەوێ پێی دەگات گەیشتن بەم ناوچانە واتە گەیشتن بە شاری مووسڵ لە نێوان تلکێف و لە باشیک 6-7 کیلۆمەتر دەبێت زیاتر نییە بەڕاستی بەڵێ ئێوە چەند جارێکە بەشداری حەشدی شعبی لە مووسڵ ڕاتەکەنەوە تەنانەت لە لێدوانێکتانە بۆ تەلێگرافی ڕۆژنامەی تەلێگرافی بەریتانی ئەوە ئەڵێن کە خەڵکی مووسڵ پێیان خۆشە لە ژێردەسەڵاتی داعشا بن نەک حەشدی شعبی ڕزگاریان کا ئێوە چۆنە گەشتونەتە ئەم بیرکردنەوەی یان ئەم قسەیەتان لەکوێ هێناوە بەڵێ من لێ ناتوانم بڵێم کەوە بەڵام دەتوانم بڵێم کەوە خەڵکی مووسڵ خۆیان چی دەڵێن خەڵکی مووسڵ ئێستا لە کەشێکی دەردەچین کەوا داعش کۆنتترۆلی کردووە داعشیش تەواوی کۆنتترۆلی ڕاگەاندنی کردووە تەواوی شارەکەی کردووە دەیەوێت چێک بکە ئەنجامی دەدات لە خەڵکی مووسڵ هەروەها ترسەیە لە بەشداریکردنی حەشدی شعبی لە لای خەڵکی مووسڵەوە لە کاتی بەشداریکردنی حەشدی شعبیدا بە تایبەتیش دوای ئەو وێنانەیکەوە ئەو ڤیددیویانەیکەوە لە ئۆپەراسیۆنی فەلوجە لە بڵاو بوونەوە هەروە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ خەڵکی فەلوزە ئەمە بەڕاستی ترسە لەلایەن خەڵکی مووسڵ بۆیە دەبین خەڵکی مووسڵ بۆیە ئەوەی لێرەدا گرنگە کەوا بڵێن ناتوانین ئێمە بڵێن خەڵکی مووسڵ لە دەست بدەین و خەڵکی مووسڵ بێکەوە لە دەست بدەین ئەگەر هاتوو شتێکە بێکەوە خەڵکی مووسڵ بست بترسێنێت ناتوانین بڵێن کەوا خەڵکی مووسڵ وەکو قەڵغانی مرۆیی بەکاربێنن دەتوانین بڵێن ترسەکانیان کەم بکەینەوە چونکە ئەگەر هاتوو خەڵکی مووسڵ لەم شەڕەدا بەشداریان کرد ئەوە ئەو کاتە شەڕەکە زۆر ئاسان دەبێت ئەو کاتە پرۆسەی ئازادکردنی مووسڵ ئەگەر هاتوو خەڵکی مووسڵ ڕاپەڕین لە ناوەوەدا ئەو کات هاوکات بوو لەگەڵ هێزە ئەمریکاندا هێرشکەرەکاندا لە دەرەوەی شاردا ئەو کاتە پرۆسەکە پرۆسەیەکی زۆر ئاسان و زۆر بچووک دەبێت زۆر خێرا دەبێت هیچ زیانێکی ئەوتۆشی بەدواوە نابێت و خاپورکارێشی بەدواوە نابێت لە هەمان کاتیشدا هاوڵاتیانی زیانیان پێ ناگاتدا هەروەها ڕاگواستنیش ڕوونادا لە ناو بۆ دەرەوەی شاری مووسڵ بۆیە ئێمان پێمان وایەکەوە دەبێت شەڕی مووسڵ لەگەڵ هاوکار بێت لەگەڵ خەڵکی مووسڵ لەگە هەماهەنگی بێت لەگەڵ خەڵکی مووسڵ لەگەڵ بوونی هێزێک لە دەرەوە ئەم هێزێکەوە لە دەرەوە هەیە لە حەشدی وەتەنی بێت یاخود لە هێزی پێشمەرگە بێت دەتوانن کەوە لێکتێگەیشتنیان هەبێت لەگەڵ ناوەوە خەڵکی ناوەوە ئەو کاتە دەتوانن شارەکە بەبێت زیان ئازاد بکەن باشە لە گرتنەوەی مووسڵە ینی تعامل لەگەڵ ناوچەیەکە کرێت کە خەڵکی سڤیلی تایە ینی نیشتەجێی تایە هاوڵاتی تایە جەنگی فەلوجە چ با بڵێن جەنگی فەلوجە ئەبێتە چ دەرسێک بۆ ئێوە بۆ ئەوەی ینی دەرسی لێوەربگرن ئەوەی لە فەلوجە ڕوویە لە زیان گەیشتن بە هاوڵاتیانی سڤیل لە مووسڵا دووبارە نەبێتەوە چ پندێکە چ وانەیەکە
لە فەلوجە لە ڕاستیدا لە فەلوجە هێشتا هێشتا هێزەمیەکان نەچوونەتە ناو فەلوجەوە تەنها چوونەتە دەوروبەری و سەقلاویە هەن ئەوان لە ناوچەی سەقلاویە جۆرێک لە پێشێلکاری زۆر هەبوون لە دژبە مافی مرۆڤ خەڵکی زۆر دەستگیر کران لەو ناوچەیە هەندێکیان کوژران لە کاتی دەستگیر کرد هەندێکیان لە سێدارە درن بۆیە دەبینین ئەم وێنانێکەوە لەلایەن داعشەوە دەبینین بەکارهێنراون بۆیە دەبینین وێنەی دیکەش هەنکەوە لێرە و لەوێ لە کاتی ماوەڵەکردن لەگەڵ هێزی پێشمەرگەدا دەبینین هیچ جۆرێک لە کوشتن نییە تەنانەت کەوا داعشیان دەستگیر کردو هێزی پێشمەرگە وەکو دیل دەستگیران کردووە و مامەڵێشیان جیاواز بە بەڕاستی هێزی پێشمەرگە بۆیە خەڵکی مووسڵ ترسیان لە هەیە لە هەڵسوکەوتی خراپی هەژدی شەعبی چونکە پێوان وایە کەوا هیچ هەر هێزێکەوە دێتە مووسڵ ناتوانێت کەوا جیاوازی لە نێوان داعشی ڕاستەقینە و بێتاوانەکان بکە لە خەڵکی مووسڵ بۆیە ئەم وێنەیە کە هەیە ئەمە ئێستا لە فەلوجەدا نییە بەڕاستی ئەوەی گرنگە لێرەدا هەیە ئەو هێزێکەوە دەچێتە ناو شارەکەەوە ناکرێتکەوە هیچ جۆرە پرۆسەیەکی استفزازیان گێچەڵکاری گشت بە هاوڵاتیان ئەنجام بدە بۆ ئەوەی کەوا جیاوازی لە نێوان تاوانباری ڕاستەقینە و بێتاوانان بکات بەراوردیان بکات ئایا ئێمە هەمووان دەمانێت تۆڵە لە داعش بکەینەوە تۆڵانی بکەوە لە دەرەنجامی تاوانەکانیان بەڵام دەبینی نامانەوێن هاوڵاتیان بێتاوان بکوژینکەوە هیچ پەیوەندی چەمە داعشەوە نییە زۆر باشە ینی ئێمە گوێبیستی لێدوانێکی جێگری گشتی حەشدی شعبی بووین کەوتی هیچ کەسێک ناتوانێت ڕێگری لە سەرکەوتنەکانی ئێمە بکات و ئەم وتەیە ئەم ئێوارەیە پێش بەڕێستان وتەبێژی حەشدی شعبی میوان بوو لەم کەناڵی ئێمە دیسان ئەویش باسی لەوە کرد کە کەس ناتوانێت سەرکەوتنەکانی ئێمە بدزێت و ئێمە بۆ هەر شوێنێک بمانەوێت ئەچین کەواتە حەشدی شعبی بڕیاریان ناوە بە تەئکیدیش ینی بە تەحدید جێگری گشتیان باس لەوە کە دوای گرتنەوەی فەلوجە هەوڵیان بۆ ئازادکردنەوەی حەویجە و مووسڵی شەبێت یعنی ئەگەر ئەم لێدوانانە هەبێت و ئەم هەوڵانە هەبێت هەوڵەکانی ئازادکردنەوەی مووسڵ چی بەسەریەت؟ ئەم لێدوانە پێم وایە لێدوانێکی بەڕاستی جێگەی نیگەرانیە و ترسێنەرە سەبارەت بە خەڵکی مووسڵ من پێم وایە کەوا ئێمە جەخت لەسەر ئەو دوو شەی دەکەمەوە ئەوانەی کەوا لە دەرەوەی شاری مووسڵ دەژین ئێمە جێگە نیگەرانین لەم جۆرە لێدوانانە بە شێوەیەکی زۆر گەورە بەڕاستی ئەوانەی کەوا لە ناوەی شاری ئەوانیش ترسیان هەیە لەم جۆرە لێدوانانە ترسیان گەوران هەیە بەڕاستی ئەبوو مادی موهەندیس جێگیری سەرۆکی حەشدی شعبی پێمان وایەکەوە ئەم کەسە بە فەرمانی و هەماهەنگی لەگەڵ قاسم سولێمانی دەجوڵێتەوە هەروە لەگەڵ هەژمونی ئێرانی بە شێوەیەکی ڕوون دەسەڵاتی هەیە لە شەڕی فەلوجەدا قاسم سولێمانی ئامادە بوو بوونی هەبوو لەگەڵ لە فەلوجەدا ئەم لێدوانە بەڕاستی ئێمە نیگەرانین و ئێمە دوودڵین ئەمە پەیوەندی بە داعشەوە نییە بەڕاستی پەیوەندی بە تیرۆرە نییە بەڵکو پەیوەندە بە داهاتووی ناوچەکەمان دوای داعش پێمان وایە ئەمە هەژمونی ئێرانە بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەکە بە شێوەیەکی عراق بەگشتی ئەمە هیچ دەریچێشی لە بەردەمناوە تەنها باکووری عراق نەبێ بۆیە ئەگەر ئەوان دەیانەوێت ئەگەر هاتو ئێران هەژمونی خۆی بەسەر باکووری عراق و مووسڵ و حەویجە بسەپێنێت ئەوە ئەو کاتە هیچێکی لە بەردەم نامێنێتەوە هیچ تەنانەت هەرێمی کوردستانیش پێشڕەوی دەکە بەرەو هەرێمی کوردستانیش بۆ ئەوەی هەژمونی خۆی تەواوی بسەپێنێت ئەم جۆرە ئارەزوو تەمەعکاریە تەنانەت لە مووسڵ ناوەسێت بۆیە ئێمە لەم ڕوانگەیەوە ترشمان هەیە نیگەرانین دۆدڵین لەم جۆرە لێدوانانە بەڵام ئەوانەی کەوە لە نێو مووسڵدان ئەوانیش بە هامان هەیە زۆر ترسن زۆر هەست بە مەترسی دەکەن لە بەرامبەر ئەم جۆرە لێدوان چونکە ئێمە پێمان وایەکەوە جۆرێک لە هەژمونی ئێران هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەکە بەڵام دەبینی ئەو خەڵکی کەوا لە ناوچەکەدا هەیە لە ناوەی مووسڵ ئەو هەیمەنە یاخود ئەو هەژمونە مەزهبیەی هەیە لە شەڕی مەزهبی بۆیە ئەوانیش ترس دەترسن
ئەو زۆر دەترسن و دەیانەوێت کە خۆیان لا بدەن بە هەموو ڕێگایە پێمان وایەکەوە لە بەغدا و لە حەشتی شاعبی خۆیان لەو جۆرە لێدوانانە بە دوور بگرن و لە جاتی ئەمە پەیامێکی دیکە بنێرن بۆ خەڵکی مۆسڵ بۆ بەشی باکووری عێراق و هەروەها قسەی باشتر بکەن لەمە ئایا دواتر دوای 2010 داهاتووی ئەم ناوچەیە چی دەبێت پێش ئەوەی کەوە ئەم جۆرە ئەم شەڕۆ دەست پێ بکەنکەوە لەوانەیە شەڕێکی زۆر قورس بێت لەسەر هەمووان زۆر باشە ینی من جۆبیسی لێدوانێکی ئێوە بووم کەوە وتوتانە کە ئێرانیەکان هەوڵەدەن بۆ تێکدانی بینی کوردەکان و عەرەبی سونە لە مووسڵ ئێوە بەڵگەتان بۆم قسەیە چییە و ئەمە سوودی بۆ ئێران چییە ینی ئەم بابەت بەڕاستی ئەمە بریتە لە هەژمونی ئێران ئەوەی کەەوە پەکەکە لە شنگال ئەنجامیدا بەشێکە لەو پیلانجێریە بەشێکە لەو پلانە ئەمڕۆ ئێستا پەکەکە لە شنگال بە شێوکی بەرفراوان هەیە ئێمە هەمووان دەزانین کەوا پەکەکە هیچ پەیوەندێکی بە هیچ پەیوەندیشان هیچ سەنگێکیان لە عێراقدا نییە بەڵام دەبینین ئێستا بوونەتە دادەستی ئێران و لە شنگالدان هەن و دایانەوێت کەەوە بەرە مووسڵیش بێنم ئەم جۆرە کێشەیە یاخۆ توروژاندنی ململانی کوردی عەربی ئەمە بەڕاستی نوێ نییە لەسەرمان ئاهات لەسەر دەمی مالیکیەوە لە سەردەمەکانی دیکەش من ئەو کاتی پارێزگار بووم دەبینین ئەو کاتە جۆرێک لە جوڵا هەبوو لە نای مالیکیەوە لە نزیکی مالیکیەوە کەوا دەیانویست ململانی بکەنە کوردی و عەربی بەهێست بکەن لەو ناوچەیەدا کاتێکەوە ئێمە قسەمان لەسەر باشترکردنی پەیوەندیەکان کرد لەگەڵ هەرێمی کوردستان دەبینین تووشی پەرجەکردار بووینەوە لەلایەن مالیکیەوە لەلایەن ئەو پارتانەیەکەوە ئەجێدای ئێران جێبەجێ دەکەن ئەوان ویستیان کەەوە ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەرێمدا باش نەکەین چونکە ئێوان پێیان وایە باشترکردنی پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان لە نێوان کورد و عەرەبدا لەوانەیە بە پێچەوانەوە لەسەر ئەوان بێتەوە چونکە ئەم بەڕاستی ئەم کێشەیە نوێنێ لەسەر ئێمە ئێستا لەم قۆناغەدا بەغدا دەیەوێت کەەوە حەشتی شعبی بە دیاریکراویت جۆرێک لە میلیشیا دروست بکە عەربی کەوا هاوپەیمانە لەگەڵ پەکەکە لە شنگالدا ئامانیش لێ ئەوەیەکەوە وروژاندنی ململانەی کوردی عەربیە لە ناوچەکەدا بۆیە ئێمان پێمان وایە کە دەبێت وەکو ڕۆڵەی ئەم ناوچەیە دەبێت هەوڵ بدەین دەبێت هۆشیار بین لەم قۆناغەدا ڕەوشی نێوان کورد و عەرەب بزانین و تەواوی پێکاتەکانی دیکەش لەم ناوچەیەدا زۆر باشە من یانی ئەوەی لە قسەکانی ئێوە تێگەشتم بەڕێزە زین و جەیفی ینی ئێوە لەبەرەوەی لە ڕابردوودا نەچوونەتە ژێر هەژمونی ئێرانیە وەکو خۆتانەڵێن تووشی هەڕەشە بوون شتێکی وا هەیە ئەو هەڕەشەی کەو لەسەر ئێمە بەڕاستی لە مێژە دەمێکە لەگەڵ هەڕەشە دەژین هەر لەو کاتی هاتی لەناو پرۆسەی سیاسی جۆرێک لە هەڕەشە لەسەر ئێمە ئەمە شتێکی نییە لەسەر ئێمە بەڵام ئەوەی گرنگە ئێمە دەبێت بزانین ئایا ئەو مەترسیە چییە و چی بکەین وە چۆن کار بکەین لە هەمان کاتدا ئێمە پێمان وایە لەم قۆناغەدا ئەو ڕێکەوتن کوردی عەرەبی لە مووسڵ یاخود لەینەنەوە تاکە ڕێگایە بۆ هەر دەسوەردانێک لە هەر لایەنێک بۆ کەوا ململانی لە ناوچەکەدا بوروژین ئەمە دیدگایەکێکی زۆر گرنگە کاوا ئێمە جەختی لەسەر دەکەینەوە ڕژبوونی خۆمان لەسەر دووبارە دەکەینە بۆیە پێمان وایە لێکەشتنی کوردی عەرەبی دەبێت لێکەشتێکی سیاسی بێت لەم ناوچەیەدا هەروەها دەبێت لێکەشتنێک بێت کەوا بۆ گەشە پێدانی ناوچەکە لە جاتی ئەوەی کەوا ململانێ بکەین دەبێت ئەم ناوچەیە ئاودان بکەینەوە بەڕاستی بۆیە دەبینین کەواتە هەڕەشەکانیش دەبێت لە ئەستەوە بگرین و ناکێت ئێمە بۆ دەستەوەستان بین بەڵێ ینی ئێوە لەلایەن هەندێک لەلایەنە عێراقیەکانەوە بۆ تۆمەتبارەکرێن کە شوێن کەوتەی تورکیان و ئەتانەوێت ئایندەی ناوچەی مووسڵ بە وڵاتەوە گرێبنەوە ینی ئەمە جیاوازی چییە لەگەڵ ئەوەی کە ئێرانیەکان یانەوێت یان ئەوەی ئێوە هەنێک لایەنێکی پێ تۆمەتبارەکەن کە تابعی ئێرانی
بەڵێ بێگومان تورکیا جیاوازە لە تورکیا لەگەڵ ئێران تورکیا وڵاتێکە لە نێو ناتۆدایە وڵاتێکە بە ژێرەی یاسای نێودەوڵەتی کار دەکەن نەک تەنها تورکیا تەنانەت وڵاتە عەرەبیەکانیش وەکو سعودیە و ئوردن هەروە وڵاتانی دیکەنداوی عەرەبی مامەشێک کە هەمووان بە ژێرەی یاسای نێودەوڵەتی کار دەکەن بە گوێرەی ڕێ ڕوون کار دەکەن ئێمە کاتێکەوە ئێمە مامەڵەکە تورکیا دەکەن لەگەڵ مامەلە لەگەڵ سوپای تورکیای نظامی دەکەین مامەلە لەگەڵ میلیشان ناکەین کەوا مامەلە لەگەڵ میلیشاکنیەکان کەەوە قاسم سولێمانی دەینێرێت یاخود فەیلەقی قودس دەینێرێت ئەم جۆرە میلیشانە هیچ جۆرە نوێنەرایەتی لەگەڵ ئێرانەوە ناکە بەڵام دەبینیم لەوانەیە بەڵام کاریگەری لە عێراق دەبێت لەگەڵ پەکەکە تەواوی ناوچەکان دیکەش کەوا جۆرێک لە ڕێکخراون کەوا دان پێدانری لە ڕووی نێودەوڵەتیەوە بەڵام دەبینیم تورکیا و سعودیە و ئوردن ئەم وڵاتانە ناتوانن یاسای نێودەوڵەتی پێشەل بکەن و لە چوارچێوەی شەرعیەتی نێودەوڵەتی کار دەکەن ئێمە وەکو خەڵکی مووسڵ پێمان وایە کەوا کورد هەمان ئەجێندا و مەنهەجیان هەیە دەیانەوێن کەوا لە چوارچێوەی شەرعیەتی نێودەوڵەتیدا بمێنەوە و لەم شەرعیەتە نێودەوڵەت ئێمە پێمان وایە هاوپەیمانی نێودەوڵەتی گرنگە ڕۆژئاوا گرنگە هەروەها جالەوەی لەگەڵ ئێران زۆر باشە من چاوپێکەوتنێکی ئێوەم لە ڕۆژنامەی تەلێگرافی بەریتانی بینی کە بە جۆرێک لە جۆرەکان لەوێ وەسفی داعشەکەن کە ئێستا چۆن ئیدارەی پارێزگای مووسڵەکات یعنی ئەمە بووە جێگەی سەرسوڕمان و مشتومڕیش لەلایەن هەندێک لە میدیا عەرەبیەکانەوە ئێوە چۆنە گەشتونەتەوە قەنەعەتی بۆ شێوازە وەسفی داعشەکەن لە مووسڵا کە ئیدارەی ئەو پارێزگایە بۆ شێوازە ئەکات لە ڕاستیدا ئەم گواستنەوە دروست نەبوو بەڕاستی لەم بابەتەدا من قسەم لەسەر ڕۆژنامەی دێڵی تەلگراف کرد دەبوو سەبارەت بە چۆنیەتی ئیدارەدانی و خزمەتگوزاری و ئابووری لە مووسڵ ئێستا ئێمە قسەمان کردووە لە مووسڵ ئێستا نزیکەی 20,000 فەرمانبەرمان هەیە لە بەڕێوەبەراتی تەندروستی نینەوە هەروەها 12,000 فەرمانبەرمان هەیە لە شارەوانەکانی مووسڵ هەروەها نزیکەی 25,000 فەرمانبەرمان هەیە لە پەروەکەتی پەروەردە هەموو فەرمانبەرانە ئێستا کاری خۆیان ئەنجام دەدەن بە شێوەیەکی زۆر ئاسایی هەروەها ئابووری لە نینەوە دەبینین چۆن ئابنیاری بنینەوە چونکە ئێستا خەڵک پشت بەخۆی دەبەستێت نەک پشت بە موچەی دەوڵەت وەکو چۆن پێشتر ئەیکرد ئەم جۆرە بارودۆخە بوونی دامودەستگای خزمەتگوزاری و هەروەها بوونی ئابووریەکی ئازاد لە وڵاتدا ئەمە شتێکی نوێیە بەڕاستی لە سایەی داعشدا دەرکەوتووە ئەمە نەک بەوەی کە بڵێنکەوە پێ بڵێن داعش باش بووە بەڵام دەرکەوتون چونکە خەڵکی مووسڵ توانیویانەکەوە خۆیان بژێنن لە هەموو جۆرە بارودۆخدا توانیشیانە سەرکەوتوو بن لە ئەم ئەزمونەشدا ئەزمموی داعشدا و توانیویانە کەوا نەخۆشخانەکان کار بکەن لە سای ئەم دۆخە قورسەشدا بۆیە کاتێک ئێمە قسە سەر مووسڵەکەین دوای ئازادکردنیم ناکرێت بڵێن کەوا ئەم خەڵکە بڕۆین لە بە هەزاران بڕۆنە ماڵەوە و خەڵکی دیکە بنێجیان چونکە ئەمە ناکرێت ئێمە ناتوانین لە هەمان کاتدا ئەم کارەش بکەین بۆیە ئەم ئابووری کەوا لە ئەو ئابووری ئازادە و بازرگانی ئازادەی لە شارەکەدا ئێستا گەشەی سندووە ئێمە دەبی بڕێن گرنگی پێ بدەین هەروەکو چۆن لە ماوەی پێش مووسڵ بۆیە قسەکردن ئایا چۆن شاری مووسڵ دوای داعش ئیدارە دەدرێت ئەمە قسەکەیە ئێمە پێمان وایە ئایا چۆن ئیدارە بدەین و پاشتر چی بکەین بۆ ئیدارەدانی بۆ لەخۆگرتنی یاخود پێشوازیکردنی لە خاڵک بەم ڕۆژەی ئێستایان و کۆسب نەخەینە بەردەمیان بە هیچ شێوەیەک بۆ ئەوەی کەوە
بۆ ئەوەی کە چونکە ئەگەر هاتو ئابوووریەکی سەرکەوتوو ئابوووریەکی هەبێت کە ئابوورێکی خۆبژێوی لەم کاتەدا ئێمە پێمان وایە کەەوە هاانیان بدەین و پێشوازیان لێ بکەین و کۆسپیان بۆ دروست نەکەین بۆیە ئەم قسەیە لەسەر داعش نەبووە بەڵە ڕاستیدا بەڵکو من ئەوە قسەیم کردووە لەسەر خەڵکی مووسڵ بووە پەیامەکەت گەشت بەڵێ بەڕێز ئەسین جەیفی پارێزگاری پێشتری مووسڵ زۆر سپاس بۆ بەڕێستان کە ئامادەبوون لە بەرنامەی باسی ڕۆژی ئەمڕۆ دەرفەتمان هەر ئەوە نەبوو جارێکی تر سواز بێەوە بەڵێ بینرانی بەڕێز و خۆشەویست لە دوای ناوبڕێکی کورد ئێمە ئەگەڕێنەوە لاتان. جارێکی سڵاوتان لەبێ لە تەوەری دومی بەرنامەکە باس لە دەنگۆی ئاشکرابوونی پرسیارەکانی تاقیکردنەوەی قۆناغی 12مەکەین. دەپرسین تا چەند ئەم بابەتە ڕاستە و بازاڕی کرین و فرۆشتن بە پرسیارەکانەوە گەرمە وەکەوەی هەندێک کەس باسیەکەن. چێنەوانەی پرسیارەکانە فرۆشن و بە چه ئالەتێک دەیگەێنە کڕیارەکانیان. وەزارەتی پەروەردە چ ڕێوشوێنێکی بۆ مەبەستە گرتووەتە بەر. لەم تەوەرە دوو میوانمان هەیە ئەوی شەریەکە لە بەڕێزان چەتۆ ئەحمەد بەڕێوبەری پەروەردەی چۆمان کە لە ستۆدیۆ لەگەڵمانە هەروەها عومەر محەممەد بەڕێوبەری پەروەردەی دەربەنیخان کە لە سلێمانیەوە لەگەڵمانە هەردوو لە بەخێر بێن مەمەسا چەتۆ لە بەڕێستانەوە دەست پێەکەین ئەمڕۆ وەزارەتی پەروەردە کۆبوونەوەیەکی چڕوپڕی هەبوو لە سەر لە بەیانیوە ماگامان لێە تا نزیکەی دوای ڕۆژی خایاند وەزارەتی پەروەردە لەم کاتەیە کە تاقیکردنەوەکان دەستی پێکردو و تەنها دوو وانە تاقیکردنەوەی تێدا ئەنجام درراوە چۆنە گەشتە و بڕیارەی کۆبوونەوەی بکات هەموو ئەو دەنگۆیانە بوو لەسەر کڕین و ینی ئەو بازارگەرمی کە بە پرسیارەکانی تاقیکردنەوەکانەوە هەیە یان نەخێر کێشە و گرفتی دیکەتان هەبوو یان کۆبوونەوەیکی ئاسایی بوو. سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریەکەت ئەوەی ڕاستی بێ ئەو دەربارەی و بابەتێک کە ئێستامە لە ئامادەی قسەی لەسەرەکەین ئەوکو جەنابەت فەرمووت دەنگۆیە دەنگۆش ڕووی ڕاستی تێدا یانی ساغ نەبوویت و یەکلا نەبوویتەوە بەڵام دەنگۆیە بەڵام ئەوە چەند پرسیارێک لە خۆی هەڵەگری ئەو بابەتێک کە ئێستا و ژوژدرێ بە تایبەتی لە میدیاکان بە تایبەتی کە چەند کەناڵێکەوە باسی لێواکە زۆر بەگەرمی ئەگەر مەبەست یعنی کە دیاردەیەک دەرەنجام ڕووی دابی کە لە هەموو وڵاتانی دنیا یعنی وەشتێکی غەریب نییە لە هەموو وڵاتانی دنیا ڕوادات دوور نەچی نزیکەی ئوردن هەیە مصر هەیە یعنی بە شێوەیەکی گشتی سەرتاسەری مصر هەبواسی لێ ئاشکرا بوو زۆر تەبیعی وەرگیرە هەیە بەڵام ئەوەی مەکە ئێستا قسەی لەسەرەکەین دەنگۆیە ئەوەش دوو حالەتی هەیە حالەتێکڵێن دەنگۆیە ئەمە نەگەیشتوینە حەدی یەقین وڵای بێن لە فلانە شوێنە فلان کەسە تێدا تاوانبارە ئەو خەڵکە قسە کاتیانی مەسەرن ئەڵێت پرسیارە ئەو خەڵکەش دوو ڕووی هەیە ئەمە هەتا ئینسان یعنی ناگەینە حەدی ئەوەی هەتاوەکو یەکلای نەکەینەوە بزانین داخۆ ئایا وایەوانە بە دوواداچوونی لۆ بکەین ئێستا بە دوواداچوون لۆ کێشەکانەکرێ باش ئەو کێشانێکەوە هەیە بە دوواداچوونی لۆکرێ بەڵام ئەوە دوو لایەنەیە لایەنەچێنەوەیە کەوا پرسیار کەوا ئاشکرا ئەکرێ لەسەر ئاستی هەرێم هەموو ئاشکرا ئەکرێ ئەوە دیاردەکە لە وڵاتانی دنیاش بووە بەڵام ئێستا ئەمە لێرە ئەو ڕۆباسی سەکە حالەت لەشی دزیکردن ئەەکەی ئەرێ پرسیار دزراوە یعنی کەواتە ڕێگا لە دز ناگیرێ ئەمە لێرە 100,000 کەسن هەیە 100,000 توانی بڵێ دزراوە ناتوانین تاکید لەوەی بکەینەوە لەبەر ئەوەی دەستگا پەیوەندیدارەکان ئێستا ئەوە خەریکی لێکۆڵینەوە حەسە معلوماتی من وابزانام لەگەر ئەو کەناڵە بە ڕێزێکەوە باشی لێ کارەکە کرد کە وروژاندی بە دوواداچوونی لۆکرێ ئەوە دەستگای پەیوەندیدا دەستگا ئەمنیەکان خەریکە دادگا خەریکەکەوە لێکۆڵینەوە لەسەر ئەو بابەتە بکە بەڵام ئەوەی کەوا گرنگە بە نسبەت وزارەتی پەروەردە هیچ مرۆڤێکی پەروەردەی جورئەتی ئەوە بخۆ نادات کەەوە پرسیار ئاشکرا بکات لەبەر ئەوەی بە نەزەرەمە ینی بە نەزەرە خۆم وەکو قەناعەتی شخصی خۆم ئێستا کەوا ئەیبینم ڕوخاندنی وورەی قوتابی کارەساتە یعنی بەلای من هیچ لەوەی کەمتر نییە ئەتو وورەی پێشمەرگەیەک لە زەبێ بڕوخینی چورێ قوتابێکی بڕوخینی هەمان شێوە لەبەرەوەی پێتان وایە ئەم بابەتە کاریگەری لە دەرونی قوتابی حتمان کاریگەریەکە لەبەرەوەی ئەو قوتابی کوڕی چێ نەگەڕێم وڵات مامۆستا عومەر ینی ئەگەر پرسیار لە بەڕێستان بکەین بۆچی ئەم بابەتە لەم ساڵا بۆ شێوازە ینی بەو بەرفراوانیە وروژێنراوە ساڵانی تر ئەم هەموو بانگەشەیە بۆ دەرچوونی پرسیارەکان نەبوو ئەم ساڵ ینی حملەیەکی چڕوپڕ لەسەر ئەم بابەتە هەیە. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان سپاس بۆیەوەش دیارە ئەو دەنگوانەی کە ئێستا باز دەکرێت ئەم ساڵ نەبووە ئەوەندەی من بزانم من لە ساڵی 91ەوە لە
تاقیکردنەوەکانە لە نەوەتویەکەوە من بەڕێوەبەر بووم لە هۆڵەکانە بەشداریم کردووە و لە کۆنتترۆل لە شوێنەکانی تایبەت بە تاقیکردەوە ئەمە هەر هەبووە بەڵام ئێستا دەستگاکانی بەڵام ئەمساڵ دەستگاکانی تەبع خۆتەزانی ئێستا دەستگای ڕاگەیاندن کۆمیکیشن زۆر فراوان بووە خێراتر ئەگاتە دەستی خەڵک جاران کەمتر ئەمە هەبوو تەلەفۆن نەبوو فەیسبوک نەبوو فایبەر نەبوو تویتەر نەبوو دیارە ئێستا ئەمە زیاتر دەگا ئەم دەنگۆیانە بەڵام خۆی لە هەمووی خراپتر ئەوەیە کە ئەو کەناڵانەی کە ئەمە بڵاوەکەنەوە بیر لەوە ناکەنەوە ئەگەر وجودیشی هەبێ کە تا ئێستا هیچ دەنگۆیەک نییە کە ڕاستی ئەمە تاکید بکاتەوە بەڵام دێنن بەجارێک کارێک دەکەنە سەر کەسوکاری خوێندکار سەر دەرونی خوێندکار وای لێ دەکەن بێئومێدیە کە دەنە خوێندکاران تووشی خەمۆشیێکی گەورەیان دەکەن تووشی کێشەیەکی گەورەیان دەکەن بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا ئەگەر لە کەناڵەکانی فایبەر ئەگەر لە تویتەر ئەگەر لە فەیسبوک بڵاو بێتەوە نەئەکرا لە تەلەڤیزۆنەکان بۆ شکڵە بکرایە ئاوا بکرایە دەرونی خوێندکاریان بەو شێوەیە بشڵەژاندایەکە تووشی کێشە و گرفتی بکردنەوە هەر کاتێ ئەمانە کە ڕاست بێت هەر کاتێم دەنگویان بەڵێ با من پرسیار لە بەڕێستان بکەم ئێستا پرسیارێکە لە وەزارەتی پەروەردەوە دەرەچێت بۆ وانەیەک چۆن بە چه ئالێتێکە گاتە دەستی ئێوە بۆ دەربەنی خان با بڵێ من بە جەنابەت باسەکەم ئێستا پرسیارەکانی تاقیکردنەوە ئەم ساڵ میکانیزمەکە زۆر تند و تۆڵترا یعنی هیچ ساڵێک بەقەدەر ئەم ساڵ میکانیزم ئەوەڵەن تعلیماتی ئیمتیحانی 42 خاڵ هاتووە زۆر بەوردی زەبط و ڕەبتی کردووە وەزارەتی پەروەردە پرسیارەکان دادەنێ دەیداتە لیژنەیەکی ئیمتیحانی لە بەڕێوەبەرتیشی پەروەردەی سلێمانی ئەمە من باسی تۆ ئەڵێ چۆن دێت بۆ تا من ئەمە دۆشیەکەمەوە دەدرێتە ئەمان لیژنەی ئیمتیحانی بە لیژنە داخڵە کرێ ئەخرێتە سنووقەوە و قفڵی لێ ئەدرێ و کەس ناتوانێت دەستکاری بکە هەر لیژنە بەیانیان زوو سعات 5 بەیانی خۆتەزانین پرسیار بۆ قەڵات زێڕوە بۆ ڕانی ئەڕوا بۆ دەربەندیخانە ڕوا بۆ هەڵەبجەی شەهید دەڕوا بۆ پێنجوێنە ڕوا سعات 5 بەیانی ئەم دەرگای ئیمتیحانە بە لیژنە بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی سەرۆکی لیژنەی ئیمتیحانات پرسیارەکان دەکرێتەوە سنووقەکان دەکرێتەوە پرسیارەکان دەدرێتە لیژنەیەکی کال لە پەروەردەکان و دێنەی بە ئەم لیژنەش لە 2 کەس بۆ 3 کەس پێکاتون ئەم لیژنە کە پرسیارەکان وەرەگرن هەموو پرسیارێ تاکی دەکەنەوە لە مۆری وەزارەتی پەروەردە دوایەوەی کە تاکی دەکەنەوە لە مۆری وەزارەتی پەروەردە ئەو دیوی زەرفەکە بە مەقەسێک هەڵەبسرێت لەو دیو هەڵنابسرێت کە مۆرەکەی لێ دراوە یعنی زەرفەکە زۆر تەمینە زۆر زامنە ئەمان ئەیبەن بۆ لیژنەی ئیمتیحانی قەزاکە لە لیژنەی ئیمتیحانی قەزاکەش لەوێ ساڵان وانە بووە ساڵان ئەم ئیجراعاتانە ئەم دیسپلینانە زۆر بە مەزبوطی نەکراوە ئەمساڵ زۆر مەزبوطی کراوە ئەوانیش مدیری قاعەکە لەگەڵ یاریدەدەکەی دێن بۆ لیژنەی ئیمتیحانی قەزا بەیانیەکەی وەرێگرن نیو سعات پێش ئیمتیحان وەرێگرن بۆ شوێنەکان لە نیو سعاتە ئەیبەنە لێەوە 2 کەس سواری سیارە ئەبن ئەیبەنە قاعەکە لە قاعەکە لە بەرچاوی 2 خوێندکار 2 چاودێر یاریدەدەر پیشانیان ئەدرێ بەرز دەکرێتەوە من ئێستا چۆن دەست بە ینی ڕێی ناچێت لەم هەموو دەسا و دەستکردنە ئەم پرسیارانە ینی دزە بکەن من ئەوەنەی من بزانم ئەم میکانیزمی ئێستا گیراوەتە بەر زۆر زەحمەتە دزە بکرێ زۆر زەحمەتە دزەکرێ بەڵام ئەمە دیارە خەڵک ئیشەکات خەڵک لەوانەیە ئیش لەسەر وەزارەتی پەروەردە بکە ئیش لەسەر حکومەت بکە ئیشەکانی حکومەتی پێخۆش نەبێ ئیشەکانی وەزارەتی پەروەردەی ئیشەکات بۆ ئەوەی ئەم بڵێن تەشویشوینە دروست بکە بۆ ئەوەی خوێندکار والێ بکە ئەمەلی نەمێنێ خوێندن دایک و باوک والێ بکە دڵی خۆش نەبێ بەگەڕێمەوە لای بەڕێستان دواتر هۆکارێکی ڕئیسیە بەڵێ مامۆستا ینی کەواتە ئەم دەنگۆیانە بوو کە ئەگەر بەم شێوازە بێت ئەم هەموو ڕێوشۆنە و تۆڵە گیرا بێتە بەر لە گەیاندنی پرسیارەکانە بوو قاعی ئیمتیحانات خۆی وەکو واجرای مامۆستا باسی لێوە کرد ئەو ساڵ
لەوە من لە ڕۆتوسەوە لەو پیشەیەمە یەکەمین ئەو دوسێ ساڵی بە تایبەتیش ئەو ساڵە یەکەم ساڵە بەو شێوێ تونند و تۆلیە بە پرۆسی ئەزمونونەکان بەڕێوەبچی یەکەمین وەزیریشە ئەوە نەبیتە جانبی ڕێکلام بۆکردن بەڵکو وجدان ئاسوودەکردنە یەکەمین وەزیریشە ببینین بەو شێوێ بە وردەکاریەکی زۆر وردەوە دابەزیستە ناو پرۆسی ئەزمونونەکان یعنی بەخۆ چاودێری هەموو شتەکان بکە یەکەی یعنی ئەوەش لێ هاتووە کەوا ناتوانێت وەکو باس لێوە کرد مەجای دزەکردن زۆر زەحمەتە چکە کۆمەڵە زنجیرەیەک پێکەوە بەسترەیە ئەو تەسمیلی ئەوە کات یعنی ناشکرێ ئینسانی پەروەردەی وەکو لەگەڵ جەنابتم باسکردنات یعنی ناکرێ ئینسانێکی پەروەردەی بگاتە ئەو حەدەیە ئەو ئەمانەتە نەپارێز باشە ئەمڕۆ ئێوە کۆبوونەوەتان بوو لە وەزارەت بەڵێ هیچ سکاڵایەک هاتووە بۆ ئێوە یان هیچ دلیلێ بەڵگەیە کەسێک کە بەڵگەی هەبوو بێ ینی زۆر کەس قسە ئەکات ئەڵێ پرسیارەکان دزراوە ئێوە داواتان کرد چیە بەڵگەی هەیە با بێنێ بۆ وەزارەتی پەروەردە بۆی قسەی لەسەر بکەین کەس بەڵگەی بۆ ئێوە هێناوە تا نەخێرە تا ئێستا بەڵگە نەهاتووەکو بەڵگە بەڵام قسەیەکەوە ئەکرێ بەڵام کێشە لە قسەکە نییە کێشە لە زەخمکردن گەورەکردنی کێشە قسەکەیە ئەوە تەفسیری دیکەی لەدووە ئایا ئەگەر مەبەست ئەوە بی تەقسیتی سیاسی بی ویان لێدانی کەسایەتیەک بی ویان لایەنێکی سیاسی بی ئەم کەسە سیاسیە ئەم کەسە کە ئەگە خوا نەخواستە ئینشاڵڵا وا نابێ ئەگەر مەبەست ئەو بی لێدانی ئەو کەسە بی ئەو کەسە زۆر گەورەتر لەو قسانێکەوە ئەکرێ لایەنەکەی لە پشتیشی زۆر لەوەی گەورەتەکە و قسای لەسەر بگرێ ئەگەر مەبەست ئەوە بی بەڵام بابەتەکە لە هەموو کوردستانە باس هەموو کوردستان ئەگەر ئیجازەم بدەیت هەموو کوردستانیە یعنی ئێستا مەحسوورە لە مەنطقەیەکی جغرافی یعنی ئەمەش منیش بەڕێوەبەری پەروەردەم منیش قوتابیم هەیە قوتابیەکانی سنووری پەروەردەکەی منیش حەزەکەن کەوا دەربچن بەڵام ئەو دەنگۆیە نە لایمە هەیە نە ئەو دیاردێش هەیە چەندێک کاریگەری لەسەر قوتابیەکانی ئێوە داناوە ئەو جالێرە کارەکەی ئیش لەسەرکردن کاریگەری ئەوەیە کەوا دەرونی قوتابی لێرە لێدانی ڕوخاندنی دەرونی قوتابی معنەویاتی قوتابی لە لای من وایە کو ئێستا معنەویاتی پێشمەرگەیەک لە بەرەگانی جەنگ بڕوخێنی بە هەمان شێوەیە لەبەر ئەوەی تاقیکردنەوە تایبەتمەند علاقەی بەچ هەیە بە ئاسایشی نەتەوەی هەیە بە ئەمنی قومی هەیە باش یعنی ئەوێن بەڕای ئێوە بەڕای ئەگەر ئەم پرسیارانەش ئەچێتە دەرەوە ئەفرۆشی چێن کڕیاری ئەم بابەتانە ئەو زالێرە پرسیار دروستە بی خەڵکە هەژار و سادەکە کەوا زۆربەی زۆری کوڕی پێشمەرگەیە و کوڕی هەژارە و جوتیارە ئەوە توانێت ئەوەی نەکەوا بژێوی ژیانی خۆی دابین بکە ئەو ئەتوانی کەوا بچی پرسیار بکڕی بە 5 ڕقە و دەوەڕقە ئەوە لەوانەیە کۆمەڵە خەڵکێکەوە مەحسوورە بەڵام ئایا پرسیار لەوەیە ئەو خەڵکێکەوە باسیش لێوەکە ئایا لە کامە توێژە ناوان لە باڵا دەستەکان لە دەوڵەمەندەکان کەوا کڕویانە ویان لە هەژارەکانن ئەگەر لە هەژارەکان ئەمەش کە کوڕە هەژار بووە خەونم بۆ دیتە کە پارە بە پرسیار بدەیت ئەو زانیێرە زۆر پرسیار هەیە ئەوە گۆش لە بیدایەت قسەکانیشم کە باسم لێوە کرد ئەوە دەنگوێ ئەمەش ئیشەکان کەوا دابش کردی وەزارەتی پەروەردە ئێستا بەڕێوەبەری گشتی ئەزمونونەکان هەیە سەرتاسەری کوردستان زەرای مامۆستا باپیر سەربەرلانی سیاسی هاوبەشە لە حکومەت وەکو ئینسانێکی سەرکەوت و ڕێک و پێکیشە کارەکانی خۆی جێبەجێ کردیە لە سلێمانی برادەرشکن هەیە مدیری ئەزمونونەکانی گشتیە لە سلێمانی کەوا سەربەرلایەنێکی سیاسی سەر بە گۆڕانە بە شێوەیەشکە ئینسانێکی ڕێک و پێ کارەکانی بەڕێک و حەسەب معلوماتی من کارەکانی خۆی زۆر بەڕێکی جێبەجێ کردی ینی ئەو مامۆستا ئازیزانێکەوە زۆر باشە مامۆستا عومەریە وەلای بەڕێستان ینی لەم ماوانەیان هەر لەم دەستپێکی ئیمتیحانانە ڕێوشێنێکی دیکە گیرە بەر ئەویش بڕێنی هێڵی ئەنتەرنێت بوو لەسەر قاعەکانی ئیمتیحان ئەم بابەتە چەندێک کاریگەری هەبوو لەسەر باش بەڕێوەچوونی ینی تاقیکردنەوەکان وڵا بەداخەوە خۆی ئاسیا سێڵ و کۆڕێک ئەوەنی من بزانم نەیانتوانی بەڕاستی ئەو بڕیارەی کە دایاندا بوو جێبەجێ بکەن خۆی ئەمڕۆ من لە جەنابی وەزیرەوە بیستمە و قسەیە بڕیاریاندا بوو بەڵام جێبەجێیان نەکرد خۆی ئەگەر جێبەجێ بکرایە باشتر بوو بەڵام بە حەقیقەت ینی خۆتە زانی کاریگەری گەورەی هەیە ڕۆهێڵەکانی ئەنتەرنێت بەڵام ئێمە ئەو میکانیزمشمان گرتوۆتە بەر مەسەن قەتعی شەبکاتمان هەیە لە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە لە هەندێک قاعا کامێراتمان هەیە ولا ئەوەش مهمتر ئێمە ئەو جیازەی کە هێزەکانی پۆلیس و ئاسایش بەکاری یێنێت بۆ تەفتیشکردن کە هەر یەک پارچە ئاسن لە گیانی ئەو خوێندکارە هەبێ کەشفیەکە ئێمە ئەوە بەکارێنین هەموو قاعەکانەوەیان وەرگرتووە یەک قاعەنیە لە کوردستانە ئەمەی لالانە بێ ئەو جیازی ئینە ینی ئێمە کۆمەڵی میکانیزمی باشماگرێت دوای ئەوە ئێمە ڕۆژانە قاعەکان بەڕێوەبەرەکانیش گۆڕانکاری تێدا دەکەین ئەمەش ئەمساڵ هاتۆتە دیسپلینی تازە ینی ئەمساڵ کۆمەڵی دیسپلینی تازەمان هێناوەتە ناو پرۆسەی تاقیکردنەوەکانەوە ڕێگری زۆرمان کردووە لەوانی کەیانەوێ دیاردەیخۆ ئەمساڵ یەک نمونە بۆ جەنابە دەڵێم ئەوەنەی ئێمڕۆ من بیستم لە کۆبوونەکەی جەنابی وەزیر لەگەڵ بڕێوەبەرەکان
و بەڕێوبەری پەروەردەکان ئەمساڵ قاعەکان هێمنترین قاعە بوون یعنی یەک تا ئەم دەقا کێشە نەبووە خاڵێکی کە ساڵان ئێمە کۆمەڵێک گلێ و گازندە هەبوو لەسەر پڕکردنەوەی پرسیارەکان بەو کاتی کە دانرێ غەڵەت زۆرە بوو تا ئەمڕۆ کە دوو ئیمتیحان کراوە هەڵەیەک نەبووە یعنی پرۆسەکە زۆر بە باشی هاتووە بەڵام ئەم قسانی کە لە ئەعلامەکان ئاکرێ گەورەکردنی مۆزوعەکە لەوانەیە زۆر بچووک بێت لەوانەیە شتێک هەبێ پێویستی بە باسکردن نەبێ ئەمە وای لێ کردووە کە ئێمەی هەموو تووشی قەلەق کردو تشی دڵ ڕاوکیە کردوین هەمومان گومانمان لا دروست بووە لەوەی کە شتێکە بێ کە وجودی نییە ئەمەش کێیە ڕاگەیاندنەکانە بە تایبەتی کەناڵەکان ئەوە بە زۆر بەداخەوە خۆزیا ئەوەنە بیریان لەو چەند تەلەبە کردوتۆ کە سوودی وەرگدۆ کە تا ئیسا ڕاست نییە و بەڵگە نییە بەدەستەوە ئەوەنە بیریان لەو هەزاران تەلەبە بکردایەتەوە کە هەر ئاگیان نییە لەو شتە زۆر باشە مامۆستاجان مامۆستا لای ئێوە ئەم بڕیارە چەند کاریگەری هەبوو ینی چۆن توانرا کۆنتترۆلی قاعەکان بکرێت لە مەسلەی نەبردنە ژوورەوەی بلوتوسە مەسلەی سوود وەرنەگرتن لە ئەتەرنێتە هەروەها شێوازی دیکەی با بڵێن گزیە کە ئەمساڵ زۆر وەزارەتی پەروەردە پێداگیری لەسەر کردو ئەوەی ئەو بابەتی جەنابەت باسەکەی تایبەتمەندی ناوچەکان جیاوازی هەیە لە هەندێک ناوچەی ئەو دیاردە حکمی کەوا ئاستی خەڵک لەو بژێوی خەڵک لەو ئاستەدانیە توانایی نییە ئەو دیاردانە نین لە هەندێک شوێندا هەیە بەڵام ئەوەی وەزارەتی پەروەردە ئەو ساڵی کردووە هیچ ساڵێک ئەوانە کراوە ئەو هابەتوندی یعنی حدی ئەوەی کەوا هەردوو ڕۆژ بدیر قاعەیە لە شوێنێکەوە باتە شوێنیش کە جێگۆڕشەی پێەکە ئەو هەموو پەرشتیاری پەروەردەیی شاتوەتە ناو سەرپەرشتیاری پەروەردەی لە زمانی پرۆسەکەیە بەخۆی هەر بەخۆی لە زمانی پرۆسەکەی جۆرە ناڕزایی لای مدیری قاعەکان دروست بووە لەسەرەوەی کە ئەم سەرپەرشتیارانە هاتوونەتەوە وەکو جۆرە لە بێمەتمانەیی ینی لێکە درێتەوە مەسەلە بێمتمانەی نییە ئەمە متمانە وزارەتی پەروەردە ئەگەر متمانەی بە مامۆستای خۆی نەبی ناتوانیتەوە ئیش بکات متمانە لای ئێمە دروستەبی لای ئینسانی پەروەردەی دروستەبی بەڵام کێشە لە چییە دانانی سەرپەرشتیاری پەروەردەی ئاسانکاریەکە بۆ بەڕێوەبەری قاعەکانیش ئاسانکاریە یعنی بارسوکردنێکە لێ دوو ڕۆژارێکی دوو امتحانجارێکی مدیر قاعەکان ئەگۆڕدرێ ئەوە یەکەمین ساڵ یەکەمین تەجروبەیەکەوە ئەوها بکرێت دوو ڕۆژدارێک مدیر قاعە بکرێت ئەوە هەموو ڕێگرتنە لەچی لە گزەکردن ئەو جاش یاتوە ناتوانانی مەسەلەن کەوا لە حالەتێکی بچووکەوە ڕوویدا ناتوانانی ئەو تەسخیمەی لۆ بکەیت ئەوە گەورەی بکەیت ببتە هۆی ئەوەی ڕوخاندنی ورەی قوتابیان و فلان لێرە ئەوەی ئەمە داواکەین داواکارین لە قوتابیانی خۆشەویستەوەیە ئەوەیە کەوا ئەو دەنگۆیانی کەوا هەیە ئەسڵ و ئەساسی نیە دەنگۆیە ئەکەویتە قالبی تەشیر پێکردن ئەگەرنەوە بە دەرگای دادگاکان هەیە باسکاڵات تەزیل بکەن و تێ حەقەکانی خۆیان وەربگرن زۆر باشە زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان مامۆستا چەتۆ بەڕێوەبەری پەروەردەی چۆمان و هەروەها بەڕێز مامۆستا عومەر بەڕێوەبەری پەروەردەی دەربەنی خان سپاس بۆ زانیاری و ڕوونکردنەوەکانتان و بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی باسی ڕۆژ بەڵێ بینانی بەڕێز و خۆشەویست بەم شێواتینە کۆتایی بەرنامەی باسی ڕۆژ ئەمڕۆ تا دیدار بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ